سڵاوتان لێبێت چۆنن مناڵە عەزیزەکانی هاوڕێم هیوادارم کە زۆر باش بن. من زۆر باشم لەبەرەوەی کە جارێکی تر گەڕامەتەوە بۆ لای ئێوە بۆی کە وێنە و کاری دەستی بەیەکەوە ئامادە بکەین. اینجا بۆ وێنەی ئەمڕۆم من وێنەی جوچکێکی زردی بچووکی زۆر جوانتان بۆ دروست دەکەم لەناو قەپاخی هێلکەکەیە. اینجا پێویستمم کەرەستانە ئەبێت کە کاغەزی سپیە، هەروەها پێنووسەکەم، ماجیکێکی ڕەش، هەروەها ماجیکێکی زەرد لەگەڵ پرتەقاڵی. اینجا ئێستا پێتانەڵێم کە چۆن دەست پێەکەین. سەرەتا لە بەشی ناوەڕاست و کەمێک سەرەوەی وەرەقەکەم و دەست پێەکەم بەم شێوەیە. سەرەتا شێوەی هێلکەکەم دروست دەکەم. من سەرەتا بە پێنووسەکەم چەند هێڵێکە کێشم، دواتر جوانترینیان هەڵەبژێرم و بۆ ئێوە تۆخی ئەەکەمەوە و ئەیکەم بە وێنەکەم. ئەمە ئەکەین بە بەشی سەرەوەی هێلکەکەمان، پاشان لێرەوە بەم شێوازە ئەم هێڵانە بکێشن کە سێگۆشەی بچووک بچووکە. ئەمە وەکو هێلکەیەکی شکاو دەرەکەوێت. ئەنجا لێرەیە لەم بەشەی لای چەپەوە لێرەوە نیوە بازنەیەکی بچووکە کێشین بەم شێوازە. لێرەشەوە بە هەمان شێوە نیوە بازنەیەکی ترم پێویستە بێ. ئەنجا بەڵام ئەم نیوە بازنانە بە یەکتر ناگەێنین، کەمێک بۆشایی بۆ بەجێ ئەهێڵین. جا لێرەیە دوو هێڵی لار دروست دەکەم بەم شێوەیە. پاشان لە بەشی خوارەوە دیسانەوە پارچەکەی تری هێلکەکەم پێویستە بێ، بۆیە بەم شێوەیە وەکو بەشی سەرەوە بە شێوەی سێگۆشە دەست پێەکەم. بەشی خوارەوەی بەم شێوەیە وەکو سەرەوە خڕ ئەەکەمەوە. ئەنجا لێرەوە قاچی جوچکەکەم هەیە. لێرەشەوە دەستەکانیم هەیە. ئەنجا بە ماجیکێکی ڕەنگی ڕەش هەموو ئەم هێڵانە تۆخەکەمەوە وەکو هەموو جارێک وەکو هەموو وێنەکانی ترم بەم شێوەیە هەموو هێڵەکەم بە وریاییەوە بە ڕەنگی ڕەش تۆخ ئەەکەمەوە. هەموو هێڵەکان بەم شێوەیە بە ڕەنگی ڕەش پڕەکەمەوانەیە. ئەنجا بەشی خوارەوەی هێلکەکەم هەیە بەم شێوەیە، ئەویش تۆخەکەمەوە. ئەنجا قاچی جوچکەکەم تۆخەکەمەوە و هەروەها دەستەکانی. جا لێرەیە دەموچاوی جوچکەکەم هەیە بێگومان، لێرەیە دەنوکی بۆ دروست دەکەم بەم شێوەیە. ئەنجا لێرەیە دووچاوی گەورەی زۆر جوان بۆ جوچکەکەم دروست دەکەم. ئەنجا ئەو هێڵانەی کە زیادەیە
لێرەیە هەمووی لە ئەبەم و اینجا دەست دەکەم بە ڕەنگکردنی جوچکەکەم. جا لەبەرەوەی کە هێلکە ڕەنگی سپیە، منیش ماجیکی ڕەنگی سپیم نییە و هەروە ماجیکی ڕەنگی سپی لەناو ڕەنگەکانە نییە، بۆیە بەم شێوازە هێلکەکە بە تەنها بەجێهێڵین چونکە خۆی کاغەزەکەمان ڕەنگی سپیە، تەنها جوچکەکەمان ڕەنگەکەی با من سەرەتا دەنوکەکەی بەم ڕەنگە پرتەقاڵیە زۆر جوانە ڕەنگ بکەم. ئەنجا بە ڕەنگی زەرد جوچکەکەم ڕەنگەکەم لێرەیە دەستەکانیمان هەیە. لێرەشەوە دەستەکەی تری بۆ ڕەنگەکەم. پاشان جوچکەکەم هەیە بە ڕەنگی زەرد هەمووی ڕەنگەکەم. جا لێرەیە من ئەم ماجیکەم هەیە کە بەشی سەرەوەی وەکو پێنووز وایە و بەشی خوارەوەشی بەم شێوازەیە. ئەگەر ئێوەش ئەمەتان هەبوو ئەتوانن بەم شێوەیە بەم لایەن بەکاری بێنن زۆر بە جوانی وێنەکەتان بۆ ڕەنگەکە. ئاواهی هەمووی بە ڕەنگی زەرد پڕەکەمەوانێ. جا ئەم بەشەی ماجیکەکەم بۆیە جوانترە لەبەرەوەی لە کاتی بەکارهێنانە بەم شێوازە هێڵەکان لە دوای خۆی بەجێ ئەهێڵێ و ڕەنگی وێنەکەم زۆر جوانتر ئەکات. ئینجا ئێوەش ئەگەر بەم شێوەیە بەکارتان هێنا ئەوە دڵنیا بن کە وێنەکەتان زۆر بە جوانی ڕەنگە بێت. ئەمەش وێنەی جوچکەکەمان بوو لەبەرەوەی ڕەنگی سپیمان نییە بۆیە هێلکەکە ڕەنگ ناکەین و هەر بەم شێوازە دای ئەنێ. ئەنجا لە بیرتان نەچێت کە بڕگەی دووەممان ماوە کە کاری دەستیە، بێگومان کەرەستەی کارە دەستیەکانتان ئامادەکەن و لەگەڵ منابن با بچینە لای بڕگەی دووەم. فەرموون. سڵاوتان لێوێ گەڕامۆلاتان لە بڕگەی دووەمە. بڕگەی دووەمیشم وەکو هەموو جارەکانی پێشوو کاری دەستیە. ئەنجاسەیەوە زیرەکانە بەم کەرەستانەی کە من ئامادەم کردووە ئەزانن کە چی دروست دەکەین. بێگومان کاتێک کاغەزێکی شینت هەبێ و دوو پارچە هەورت هەبێ و کۆمەڵە چۆلەکە و هەبێ، بێگومان ئاسمانێکی زۆر جوانی پڕ لە چۆلەکە دروست دەکەین بە بەکارهێنانی کەتیرە. بێگومان ئەنجا ئێستا بە ماجیکێکی ڕەنگی ڕەشی شەروەها کۆمەڵێک شتی تر دروست دەکەین. منم کەرەستانە بۆ ئێوە پێشتر ئامادەم کردووە. لە کاغەزی سپی دوو پارچە هەورم دروست کردووە، لە کاغەزی ڕەنگی شین و زەرد چۆلەکەم دروست کردووە. ئەنجا ئێستا پێتانەڵێم کام چۆلەکانە چۆن دروست بکەم. بێگومان هەرچ کاغەزێکە ئێستا لە بەردەستانە توانن بیهێنن. من بەس پێتانەڵێم کە چۆن دروست دەکرێت. من پێشتر ئامادەم کردووە بۆ ئێوە. ئەم کاغەزە بەم شێوەیە لە بەشی ناوەڕاستەوە قەت ئەکەن. پاشان بە پێنووسێک وێنەی چۆلەکە کە ئەکێشن لێرەوە هێڵێکەکەین. پاشان ئەمە ئەبێت بە سەری چۆلەکەکە، هەروەها لێرەوە ئاوا هێڵێکە کێشین کە ئەبێ بە لاشەی چۆلەکەکە، هەروەها لێرەوە ئەم
هێڵە تیژە دروستەکەین بۆ کلکی چۆلەکەکە و هەروەها لە کۆتاییە باڵی چۆلەکەکەم هەیە ئەجا بە مەقەستێک ئەم بەشانە جیا ئەەکەمەوانێ و هەروەها لە کۆتاییە ئەم شێوازەی لێ دروستە بێ ئەجا ئێستا بە کەتیرەیەک ئەم ئاسمانە جوانی پڕ لە چۆلەکەیە دروستەکەین سەرەتا لێرەوە من هەورەکەم دائەنێم بەم شێوازە و هەروەها لە بەشی خواریشەوە هەورەکەی ترم دائەنێم ئەجا چۆلەکەکان بە ئارەزووی خۆتانە لەکوێی دائەنێن من لێرەوە ئەم چۆلەکە شینەم دائەنێم کەتیرە بەکارێنم بێگومان چۆلەکەیەکی شینی زۆر جوانم هەیە ئەجا چۆلەکەیەکی تری زەردم هەیە کە ئەویش لە بەشی سەر و چۆلەکە شینەکەەوە دائەنێم پاشان لێرەیە چۆلەکەیەکی بچووکی شینم دروست کردووە کە ئەویش دائەنێم و هەروەها چۆلەکەیەکی زەردمان ماوە ئەمە بە لێرە دابنێین ئەمە چۆلەکەکان بوو کە بە کەتیرە بە وەرەقەکەمەوە نووسن ئەجا بە ماجیکێکی ڕەنگی ڕەش یەک چاوی بچکۆلانەیان بۆ دروستەکەم و چۆلەکە جوانەکانمان لە ناو ئاسمانێکی شینی زۆر جوانە دروستە بێ بەم شێوەیە چۆلەکەمان دروست کرد هەورمان دروست کرد لەسەر کاغەزێکی ڕەنگی شین کە بوو بە ئاسمان بەم شێوەیە بیبینن کە بچەند بە جوانی چۆلەکەکان وەکو چۆلەکەیەکی جوڵاوی لێت ئەنجامەش کاری دەستی ئەمڕۆم بوو هیوادارم کە دووبارەتان کردبێتەوە ئەگەریش نەتانتوانیوە دووبارەی بکەنەوە بێگومان خەممە خۆن چونکە لە یوتیوبی چەناڵی کورسات کیدز بۆ ئێوە هەموو بەرنامەکان دائەنینەوە تا بەرنامەیەکی تر خوای گەورە لەگەڵ ئێوە بێت و هەمیشە باش و تەندروست باش بن و خواتان لەگەڵ